ئایا کۆتایی دۆلاری ئەمریکی نزیک بووتەوە؟ لە سەدەی پێشوودا چۆن سعودیە فریای ئەمریکا کەوت لە پاراستنی بەهای دۆلاردا. ئایا ئەو دۆلارەی هەموو کەسێک بە دواویەتی یوانی چینی بەڕەکە لە ژێرپێدا دەردێنێت؟ ئێران، هیندستان و چین و رووسیا ژێربەژێر خەریکی چین. ئایا فاتیحەی کۆتایی لەسەر هەژموون و مەرگی دۆلار دەخوێنن؟ دۆلاری ئەمریکی تا ئێستاشی لەگەڵدا بێت دراوی دڵخوازی جیهانە. دۆلار وەک دراوێکی کاغەز لەم کاتەدا داشی سوارە بەسەر تەواوی دراوەکانی ترەوە. بەهۆی دۆلارەوە ئابووری ئەمریکا تا ئێستاش یەکەمی جیهانە. بەڵام هەندێک ئاماژە هەن ڕەنگە لە بەرژەوەندی ئەم دراوەی ئەمریکادا نەبن. بایگوێرەی راپۆرتە ئابوووریەکان لە ئێستادا لا 160 نەختینەی و ئاڵوگۆڕی بازرگانی جیهان هەر بە دۆلارە. بەڵام ڕەنگە هەندێک هۆکار ئەم هاوکێشەیە بگۆڕن. ماوەیەکا وڵاتانی ناو کۆمەڵەی بریکس کا پێک دێت لە هەر یەکە لە وڵاتانی رووسیا، هیندستان، چین، باشووری ئەفریقا و بەرازیل خۆیان مەڵاستاوە بۆ ئەوەی لەسەر دراوێکی تایبەت ڕێک بکەون و وەک یەدەکی نەختینەیی لە جێگەی دۆلار بەکاری بهێنن. بەڵ ڕێگەیاش گورزێکی گەورە لە دۆلارەکەی ئەمریکا بوەشێنن. گرنگە لەوە تێبگەین ڕووداوێکی دارایی وا گرنگ چۆن کاریگەری لەسەر ئەمریکای زلهێز جێدەهێڵێت. ئەو دۆلارەی لە ئێستادا وەک دراوی سەرەکی جیهان سیر دەکرێت و چەکی هەرە گرنگی ئەمریکایە. ئەگەر بیەوێت دژی هەر وڵاتێک بەکاری بهێنێت و ئابووری وڵاتانی دژ بەر بە چۆکدا بهێنێت، ئەم دۆلارە گوێسەوزا هیچ وڵاتێک و شارێک و تەنانەت گوندێکی ئەم جیهانە نییە مامەڵەی پێوە نەکات. بەڵام گرنگە ئاماژە بەوە بدەین پێشتر دراوی تر لە جێگەی دۆلاری ئەمریکی باڵا دەستی ناو بازار بوون، وەک دراوی ڕەسمی فەڕەنسا لە نێوان ساڵانی 1920 تا 1850 و دراوی شانشینی بەریتانیا لە ساڵی 1850 تا 1920. ئەمانە دراوەکانیان ژمارەیەکی جیهانی بوون، بەڵام بەهۆی ڕێککەوتنی بریتۆن وود کە پاش جەنگی دووەمی جیهانی مۆرکرا، تەواوی دراوەکانی جیهان و دراوە نەختینەیەکانی وڵاتان بەهاکانیان با دراوی دۆلارەوە بەسترایەوە. لەو کاتەوە تا ئێستاشی لەگەڵدا بێت دراوی دۆلار خۆی یاریزانە گەورەکەی بازاڕە. لا سەدەی پێشوودا و لە ڕووداوێکی چاوەڕوان نەکراودا ساڵی 1970 ریچارد نیکسۆن سەرۆکی ئەو کاتەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هاتە سەر تەلەڤیزیۆن و ڕایگەیاند حکوومەتی ئەمریکا دۆلاری پێویستی لە بەردەستان نییە، بۆیە ناتوانن پابەندی ئەو بڕگەی ڕێکەوتنەکەی بێت بۆ گۆڕینەوەی 1 ئۆنسی ئاڵتوون بە 34 دۆلاری ئەمریکی. لەو کاتەوە دۆلاری ئەمریکی بەهاکەی بەستراوەتەوە بەو قەرزانەی ئەمریکاوە کە لە ڕابردوودا کردوونی. شایانی باسا پێش ئەو بەروارەش ئەمریکا لە سەردەمی سەرۆکایەتی ڕۆزڤێلتدا لە ساڵی 1945 ڕوبەڕووی تەنگەژەی ئابووری بوویەوە تا دەهات مەترسی لەسەر دۆلار دروست دەبوو. بۆیە کۆبوونەوەیەکی بەپەلا لەگەڵ پادشای ئەو کاتی عەرەبستانی سعودیە ساز دەکات. ئەمریکا بژاردەی ئەوە دەخاتە بەردەم پادشای سعودیە لە بەرامبەر پاراستنی ئاسایشی وڵاتەکە. سعودیا مافیە وبەرهێنانی نەوت بە تەواوەتی بداتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بەم شێوازەش پێترۆدۆلار هاتەکایەوە، واتە هەر وڵاتێک خواستی کڕینی نەوتی هەبوایە لا وڵاتی سعودی گەورەترین هەناردەکاری نەوت دەبوایە لە مامەڵەی کڕینەکەدا دۆلاری ئەمریکی بەکار بهێنایە. بەماش دۆلار بۆ سەرەکیترین دراوی جیهان لە مامەڵی دارایی و ئاڵوگۆڕی بازرگانیەکاندا. لە پاڵ ئەمەدا وڵاتان ناوە دژ بە دەسەڵاتدارەتی دۆلار لە کات و ساتی جیاوازدا دژایەتی خۆیان بۆ ئەم هەژمونەی دۆلار دەربڕیوە. لا بەرانبەردا ڕێککەوتن و هاوپەیمانیەتی تازە هاتوونەتە ئاراوە، بەڵام هیچی لێ سەوز نەبووە. وەک لای هەمووان ئاشکرایە لە 20 ساڵی ڕابردوودا دۆلار گەیشتووەتە ئەو پەڕی بەهێزی. دۆلار لە چەند وێزگەیەکی جیاوازدا سەلماندوویەتی. ئەگەر بیەوێت دژی هەر وڵاتێک بەکاری بهێنێت، چەند چەکێکی کاریگەرە بەدەست ئەمریکاوە، وەک ئەوەی ئەمریکا لەم دوایانەدا دژی رووسیا کردی. کاتێک یەدەکی دراوی نەختینەی رووسیا بلۆک کرد بە پاساوی بەکارهێنانی لەلایەن رووسیاوە بۆ پاڵپشتی دارایی سوپاکەی لا شەڕی دژ بە ئۆکرانیادا. بۆیە لە ئێستادا بۆ ڕزگاربوون لەو تەنگەژانەی رووسیا و تەواوی وڵاتانی دژبەری ئەمریکا و نەبێ وڵاتانیش دەستەوەستان دانیشتبن لەوەی ئەمریکا هەر جارە و بە پاساوێک ئابووریەکەیان داتەپێنێت. لە ئێستاشدا بەرەبەرە وڵاتان دەڕۆنە ناو کۆمەڵەی بریکس کە هاوپەیمانێتیەکی ئابووریە.
ئەندامە هەمیشەیەکانی بریتیلا، رووسیا، بەرازیل، چین، هیندستان و ئەفریقای باشوور بەرەبەرە داواکاری بۆ چوونە ناو هاوپەیمانێتەکە زیاتر دەبێت و لە ئێستادا هەریەکە لە وڵاتانی ئێران، ڤەنزۆلیا و سعودیە و میسر داواکاری فەرمیان خستۆتە بەردەم کۆمەڵەکە بۆ ئەوەی ببنە ئەندامی تازە لە هاوپەیمانێتیەکەدا. وەک زانیاریەکان ئاماژەی پێدەدەن، وڵاتانی ناو کۆمەڵەکە لە گفتوگۆدان بۆ ئەوەی لەسەر دراوێکی تایبەت بۆ مامەڵەکردن لە نێو خۆیاندا ڕێک بکەون تا وەک دراوی سەرەکی بەکاری بهێن و چیتر ئابووری وڵاتەکانیان لەژێر ڕەحمەتی دۆلاردا نەمێنێتەوە. بەڵام ئایا ئەو هەوڵانە بە بێکاردانەوەی ئەمریکا تێدەپەڕێت؟ مێژوو وەڵامی ئەم پرسیارەمان دەداتەوە.